سڵاتان لەبێم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم تا کۆتایی هەفتانەیەم جارە لەگەڵمان بن. ئافرەتێکی خاوەن پێداویستی تایبەت کارگەی دروستکردنی نان دادەنێت. پەنابەرێک لە دهۆک لە ڕێگەی کاری دەستیەوە بژێوی ژیانی پەیدا دەکات. بەشداریکردنی کورد لە فستیڤاڵەکانی ڕووسیا. سەعاد ئەحمەد پەنابەرێکی ڕۆژاوای کوردستانە کە لە کەمپی دۆمیز دەژید و بژێوی ژیانی خۆی و خانەوادەکەی لەسەر کاری دەستی پەیدا دەکات. ئەو سەرەتا لە ڕێگەی هاوکاریکردنی دەستگای خێرخوازی بارزانی و چەند ڕێکخراوێکی دیکەی ئەمریکی توانوێتی لەسەر پێی خۆی بوەستێت، ئێستاش لە کارکردن بەردەوامە. تەمەنی 52 ساڵە 7 منداڵی هەیە، بژێوی ژیانی خۆی لە ڕێگەی هونەرەکەیەوە دابین دەکات. ئەوەلشی دەورەمانە دەورە بەکردن خێرخوازیە بەرزانی ئەم چوونەوەی دەرێ دەورە شغڵێ 10 ڕۆژە 15 ڕۆژە دەورە مەکردن ومە قەتعە ینی ئەوە قەتعە ژمارەتانین و مەقەتعە مەچێکردن ڕسمی ئەوات گوت واد عەجمان ژمارەتشاندن و ئێمەژی عەجمان بە مەچێت کرد. ئەوەڵ قەتعەم چێکرد مشانی وا کرد گەلک عەجباندن بۆ ئەم تخوازن و چێکن و تێ دۆرا خۆشی بەعلمینی من کە چێخوا عەلماندن من خوشکاخوا عەلمان جیران بانە فترەکی من شغڵی هەیڤەکی ملکەم پێ دەورەدا. تشتێت و ڕاستی وێگا فترەکی بێجا گوتنا ینی مەزێنن سەر ئەنتەرنێت ئاوا مەیزێنن گول بن مەسەلەن مەنزەر طەبیعی بی تشتێ وسا ینی طەڵەبا و دەعوێن مەتکنە مژوارەچێت وەکە شغڵێ معفیرە بڕسمینن چێکن مەسەلەن گول بن طەیر بن تشتێ وسا طەیور بن تشتێ ولۆ بڕسمینن چێکن دار بن منظر طبيعي بي دعوات تشتغل متكن قطعي مدبرنا أمريكا دفروتن وباري مدانما مثلا إيه كاتشن قطعة إيه من حتى بيشش قطعة جي دبرن مثلا إيه هنا كاتشار قطعة دبرن هناك سي قطعة يعني هرك الجورقة وتاخوه مەچێتکردن مالاوە ئاوا گەلێکی مسعدا مەکردە و ئاری مەکردە. تقریبا ساڵا 2016 مە دەستپێکی وەختا مە دەستپێکرد مە 10 ژینێک بتنێ هەبوون پشتی وێنا ژینکەک جوانە گەلک شغلێوێ جان بوو گەلک شغلێوێ مرەتەب بوو مە داخوازێ کرد دەورەی بکەن بۆ هەندێکی دی تعلیم بکێ نوکە عەدەدێ مەگهای حتا 35 ژینەکە ژدهێ هات حتا 35 ژینەکە ئەف داخوازا مەژویش مەشروعی مەدڤیە ئەم چەکی هاریکاریە ڤاژن کابکەن ئەvê gelekî مالێدا بچەکی سەبراخۆ وی شغلی بینن و کەوەک و هاریکاریە ژوارە ژی هەندێک جوانە حالاتێ وایە اجتیماعی نەیت باشن هەندێک حالاتێ وایە مادی نەیت باشن بچەک نەساغت ماڵاوا دەهەنە ئەو راتبێ ئەم ددنەوە وا قەتعی وەختا ئەم دفرۆشن دەف ئەمریکیا ئەوەکو هاریکاری کێش بۆ وانە کەوەک و راتبێکی شەهری بێ سەوا بۆ مەصرەفا مالێ بێ.
ڕێباز هاوڵاتێکی خاوەن پێداویستی تایبەتە کە لە سەردەمی منداڵیدا هەردوو قاشەکانی لەدەست دەدات، بەڵام ئەمە بێهیوای ناکات لە ژیان و پاڵەوانەتی بۆ خۆی تۆمار دەکات و کۆڵ نادات لە هەوڵ و بەردەوامبوونەکانی ئەو. ئەگەرچی دەچێتە دەرەوەی وڵات ڕێگەی تاراوگە دەگرێتە بەر، بەڵام لەوێش خۆی پێدەگەێنێت دێتەوە کوردستان بۆ خزمەتی گەل و نیشتمان و ئێستاش لە کوردستان خاوەن چەندین بیرۆکەی جوانی تایبەت بە خاوەن پێداویستی تایبەتەکانە. فەرموو بەخێر بێن سەرچاوان، فەرموو ماڵی خۆتانە خێر بن. بانی باش داجان باش قوربان نامتوان هەردوو قاچم بەهۆی ڕووداوێکی شەڕی ناوەخۆ کە ڕاجمێک بەر ماڵمان کەوت لە دەستدا. ئەو ئێوارەیە لەگەڵ مناڵانی گەڕاک لە دەرەوە یاریم دەکرد، خۆشبەخت بووم، بیرم لە هەموو شتێک بکردەوە، بیرم لەوە نەدەکردەوە، هەردوو قاچم لە دەست دەم. هەیوارێکی جوان بوو، دەنگی تەق و تۆپ و هەموو شتێک لە دوور هەبوو، بەڵام لە نزیک من تەنها خۆشی و شادی و یاریکردن بوو لەگەڵ مناڵانی گەڕک. بەڵام کۆڵم نەدا، بەڵێنمدا کە داهاتوو بۆ خۆم بەدەستی خۆم بە بڕیاری خۆم داهاتوی خۆم دروستکەم. ئەوە بوو توانیم قۆناغەکانی سەرەتایی بە پلەی سێم لە ئەو کات توانیم تەواوی کەم قۆناغی سەرەتایی بۆ دواناوەندیش، قۆناغەکانی ناوەندی و دواناوەندی بەسەرکەوتوی بڕی هەموو قۆناغەکان بەبێ دواکەوتن. دوای ئەوە زانکۆی پۆلیتەکنیکی پەیمانگەی تەکنۆلۆژی بەشی ئایتیم تەواو کرد، سیستەمی کۆمپیوتەر، کە دەرفەتێکی باش بۆی بتوانم کار بدۆزمەوە، دابمەزرم. سەرەتای دامەزراندنم بوو وەکو فەرمانبەر و موعید لە پەیمانگەی تەکنۆلۆژی. دواتر زانکۆی سەلاحەدینم تەواو کرد بەشی ئینگلیزی، لە وەرش بەردەوام لەوێش هەر کار ڕاهێنەراتیم کرد و بەردەوام خۆشم وەرزشوانی تێنیسی سەرمێز و باسکە بوومە لەو ماوەی کە هەم لە خوێندندا بوومە لە پەیمانگە و لە کۆلێژ و هەمیشکە وەکو فەرمانبەر. کار و ساڵاش تریشم زۆر بووە، ڕێکخراوێکی کەمەندامانمدانا، کۆمەڵەیەکی کەمەندامان کە خۆم جێگری سەرۆکی کۆمەڵەکە بوومە، کۆمەڵەکەم دامەزران، هەروەها سندیکای کۆمپیوتەرزانانی کوردستان کە خۆم یەکەم نەقیبی و سندیکایش بوومە، وەکو دەستەی دامەزرێنەش بن دامەزراند. ئیتر بەردەوام لە کۆمەڵێک کار و ساڵاتی لە پاڵ وەرزش کۆمەڵێک کار و ساڵاتریشم کرد. بەر لەوەی بڕۆم بۆ دەرەوە، چونم بۆ دەرەوە هۆکاری زۆر بوو. یەکەمین هۆکاری بە ئومێدی ئەوەی کە بتوانم ژیانێکی شایستەتر یان بەمانایشتە بتوانم هێز و توانای زیاتر بۆ خۆم دابینکەم، زیاتر بتوانم لەسەر تواناکانی خۆم بوەستم، پشت بە خۆم ببەستم. لە وەرزشدا نەبراوم، هەر وەک لێرە وەرشم بەردەوام کردو، لە دەروی وڵاتیش لە وەرزشدا نەبراوم. وەک یاریزانی باسکە، وەک تینیسی سەرمێز، وەک مەلەوانی هەوڵم داوە دووبارە بەشێک بم لە واقعەتی ژیان، لە ڕاستی ژیان خۆشەویستی بکەم، بەردەوامم لەگەڵ عاشق ئەو بۆشایی کە هاودەم و هاوسەر و خۆشەویستێک پێویستە لە ژیانی هەرتاکێک هەبێ بدۆزمەوە و پڕی بکەمەوە. بۆ ئەوە هەوڵمدا هاودەمێک و هاوسەرێک بدۆزمەوە کە چەندین ساڵ بوو لە ژیانم زۆر شت هەبوو، بەڵام بێخۆشەویستی بڕیاری لەگەڵ نەدرا بوو. هەوڵمدا بڕیاری ئەوەی لەگەڵ بدەم بە خۆشەویستیەوە کەسێک بدۆزمەوە. خۆشبەختانە من وەک باشووریەک لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاودەمێکم بۆ ژیانی خۆم بە سۆزداری بە خۆشەویستی دۆزیەوە و ئێستا لە ژیانمدایە. من نازەنین دوولابی هاوڕێی شاری سنەم. لە دوای ماوەی کۆ لەگەڵ ڕێباز ئاشنا بووم، لە ڕێ هاوڕێکمە بوو. دوایەوە لەسەر خەت بووین مدەتێک تاوای کە زانیمان تاین بە یەکۆ زندگی بکەین. شەرتەوە نییە کە بنیام قاچی نەوێت، بنیام ئەقلی سالم بێت، دەتوانێت دڵی گەورە بێت و ئەقلی سالم بێت، دەتوانێت زندگی بکە. بڕیامان وادا کە بە یەکۆ هاوسەرگیری بکەین. ئێتە خانەوادەکانمان بە یەکۆ ئاشنا کرد. ڕێباز دڵی پاکە، باش بیرەکاتەوە، وەرزشوانە، لەسەری هەمووشیانەوە توانی قەناعەت بە دڵی من بێنێ کە بتوانین گیانێکی خۆشمان بێت.
لەگەڵەوەی کە من چەند زمانی تر دەزانم وەکو زمانی عەرەبی، فارسی، ئیتالی، سوێدی، فەڕەنسی، ئینگلیزی خۆم کە بەشی ئینگلیزی ئاداب ئینگلیزیم تەواو کردووە وەرجێرم و مامۆستاشم. بەڵام من شانازی بە زمانی خۆم بە زمانی کوردی دەکەم. ئاخاوتنی کوردی ئەوەندە شیرنە، حەز دەکەم خزمەتی ئەو زمانە بکەم. هاتوومەتەوە بە کۆمەڵێک پرۆژە و بیرۆکەی تازە بە کۆمەڵێک شتەوە هەم بۆ خاوەن پێداویستی تایبەت و هەم بۆ تاکی کۆمەلگا بۆی بتوانم خزمەتیان بکەم هاوزمانی کوردیم و شاری خۆشەویستم هەولێر بۆی لێرەوە دووبارە هەمومان نیشتیمان کۆمەلگا بنیاد نینەوە. ناکرێت هەر هەمومان بڕۆین و وڵات بەجێبێڵین، دەکرێت دووبارە کۆڵ بدەین بە نیشتیمان و نیشتمان لە کۆڵ بکەین بۆی بتوانین کاری ئەوانی تر ئاسان بکەین. ئەگەر هەر هەمومان بڕۆین ئەی چێ لە نیشتمان بمێنێتەوە، چێ خزمەتی نیشتیمان بکە. گەنجێک لە سلێمانی داهێنانێکی ناوازەی لە بواری تەکنۆلۆژیا کردووە، ئەویش دروستکردنی ئەپلیکیشنێکە بە ناوی ڕێنیشان. ئەو ئەپلیکیشنە بە زمانی عەرەبی، کوردی و هەروە ئینگلیزیە کە تیایدا ژمارە مۆبایل، هەروەها ناونیشانی سەرجەم مۆڵ و مارکێت و ڕێستۆرانتەکانی هەرێمی کوردستانی تێدایە. هەروەها نوێکارێکی دیکەشی کردووە، ئەویشەوەیە زانیاری لەبارەی فەرمانگە حکوومیەکانی هەرێمی کوردستان لە ئەپلیکیشنەکەدا هەیە و سەرتاش لە وەزارەتی کارەباوە دەستی پێ کردووە. سەرەتای بیرۆکەی ئەم ئەپلیکیشنە گەڕێتەوە بۆ بینینی ڤیدیۆیە کوردێک کە لە وڵاتی یابانەژی. ئەو بەڕێزە باسیەوەی کرد کە شاشێک هەیە لەسەر شەقامەکانی وڵاتی یابان کاتێک گەشتیارانشنە وڵاتی یابانەوە لەسەر چەند شارەکان بە تایبەتی تۆکیۆ. لەسەر ئەو شەقامانە شاشەیەکی لید هەیە کە گەشتیار ئەتوانێت سوودی لێ ببینێ. ئێمە بیرۆکەکەمان وە کە بینیم بیرۆکی ئەوم بۆ هات چونکە خۆشم کۆمپیوتەرم تەواو کردو و وێبسایتێ دروست بکەین وەکۆی کە ناتوانین ئێمە و شاشانە سەر شەقامەکانی شاری سلێمانی هەولێردا بنین، ئەتوانین لە ڕێی وێبسایتەکەەوە گەشتیاران یاخود ئەو دانیشتوانی شارەکان کاراسانیان بۆ بکەین کە ئەوانش بتوانن کۆمپانیەکان و کارگەکان و هۆتێل و سەرچەم لە خۆشخانەکان بدۆزنەوانێ. سەرەتا ئێمە وێبسایتی ڕێنیشان.com بەکارهێنا و سیستەمەکەمان دروست کرد، بەڵام لەبەرەوەی ئێمە بیرۆکی زۆرمان هەبوو گەیشتنەوە قەناعەتی کە ئێمە ناتوانین لە ڕێی وێبسایتەوە ئەم تەکنۆلۆژیا پەرە پێ بدەین، لەبەرەوەی مۆبایل باشتر ئیشەکە زیرەکترە، توانای زیاتری هەیە. لەبەرەوە هاتین مۆبایل ئەپلیکیشنمان دروست کرد. ئەپلیکیشنی ڕێنیشان لە ئێستادا لەسەر سیستەمی ئەندروید و iOS جیهانی کار دەکات، لە هەردوو کۆکاکە بەردەستە بە زمانی کوردی و عەرەبی، هەموو شارەکانی کوردستانی تێدایە. ئەپلیکیشنەکە هەم خەڵکی خۆمانەک و لۆکاڵ ئیسفادەی لێکە بە شوێن ناونیشانی پزیشکێکا گەگەڕێ یاخود ناونیشانی کۆمپانیایە یاخود کارگەیەک یاخود ڕێستۆرانتێک. ئەو کەسە کە ئەپلیکیشنەکە ئێمە بەکارێنێ ئەپلیکیشنی ڕێنیشان ئەتوانێت لە ماڵەوە بیگرێ بەدەستیەوە بۆ نمونە شاری هەولێر بۆ سلێمانی یا سلێمانی بۆ هەولێر لە پێشی سارەکە داینە ئیباتە بەردەم ئەو هۆتێلی کە خۆی ئێوێ. وەکو ڕێنیشان خەریکی دیزاینکردنی بیرۆکەیەکی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە لە نزیکی 150 پرۆژە پێک هاتووە. لە ئێستا ئینشەڵا لە 2 هەفتە بۆ 3 هەفتەی داهاتووە پرۆژەیەکمان بۆ وەزارەتی کارەبا تەواو ئەبێ، ئەوش بریتە لە چارەسەرکردنی کۆڵسەنتەری وەزارەتی کارەبا کاتێک کە هاوڵاتی پێوەرە زیرەکەکەی دا ئەبەزێ دەتوانێت لە ئەپلیکیشنەکەی ئێمەوە بە کلیکێک هەڵیباتەوانێ. ئەمە یەکێکە لە هەرە کارەباشەکان کە پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستانی ئەەکەین بە تایبەتی وەزیری کارەبا و سەرجەم بەڕێوەبەری گشتەکانی سەرجەم شارەکانی کوردستان.
هاوڵاتی لە ڕێی موبایلی ئەپلیکیشنی ڕێنیشانەوە بە کلیکێک ئەتوانی کارەباکی هەڵبکاتەوە، پێویست ناکات تەلەفۆن بۆ حکوومەتکە، پێویست ناکات تەلەفۆن بۆ کۆڵسەنتەری بە ڕێوەبەرایەتیەکانکە. هەم حکوومەت بۆ خۆی کاتێکی زۆریان بۆ ئەگەڕێتەوە ئەو ئیزدیحامی لە کۆڵسەنتەرە هەیە لە ڕێی تەلەفۆنەوانێ ئەو کێشەیە نامێنێ و هاوڵاتیش پێویست ناکات 50 تەلەفۆنکە 50 دقیقە چاوەڕێکە لە ڕێی ئەپلیکیشنەکەی ئێمەوە بە کلیکێک دەتوانێت پێوەرزیەکەی هەڵبکاتەوە. هیچ تێچووەک لەسەر حکوومەت ناکەوێت، هیچ تێچوویەک لەسەر وەزارەتی کارەبا ناکەوێت. لە هەمان کاتشا هیچ تێچوویەک بۆ هاوڵاتی نییە. واتە ئەم پرۆژەیە کە پێشکەشی حکوومەت ئەکرێ نە حکوومەت تێچووی هەیە سفرە و نە هاوڵاتیشی تێچووێکی تێچێ. داواکەم لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان کە هاوکارمان بن زیاتر لە 100 پرۆژەمان دیزاین کردووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشکەشی حکوومەت ئەکرێ و لەبەر خاتری خەڵک ئاسانی بینی حکوومەت و هاوڵاتیە و هیچ کولفێک لەسەر حکوومەت ناکەوێت، هیچ کولفێک لەسەر هاوڵاتیان ناکەوێت. تەنها ئەوەیە کە پشتیوانیمانکەن، هاوکارمانکەن، کارمان بۆ ئاسانکەن تا ئێمەش بتوانین کاری هاوڵاتی و حکوومەتی هەرێمی کوردستان ئاسان بکەین. جواهر ئافرەتێکی تەمەن 40 ساڵانە لە تەمەنی 7 ساڵی لە شەڕی ئێران و عێراق ماڵەکان بردمان دەکرێت و هەردوو قاچی لەدەست دەدات، بەڵام ئێستا توانیوەتی لەسەر پێی خۆی بۆستێت و بژێوی ژیانی خێزانە 8 کەسیەکەی لەسەر دەستی ئەو ژنەدابین دەکرێت. ئەو کارگێکی دروستکردنی نانی داناوە جگە لە خۆی هەلیکاری بۆ 12 کەسی دیکەش ڕەخساندووە. ئەو کاتە قاچم پەڕی ینی زۆر مناڵ بووم. ئەو کاتە ینی خەڵک لە ترسانە دەوێرا بێتە دەرێ، هەر لە کونەتەیارۆ شتدا بوو، شەڕی عێراق و ئێران بوو، زۆر ینی خەڵک بەڕاستی ناڕەحەتی بینیوە. ینی ئەوانەی کە لەگەڵ من بوون ینی زۆریان گیانیان لەدەستداوە. ئەو کاتە خەڵک دەچۆ دەشت و دەرێ دەچوو زرعاتی دەکرێت، دەچوو بڵین توتنی دەکرد، گڵە بە ڕۆژەی دەکرد، ماشی دەکرد. خەڵک ژیانی لەسەر ئەوەی بوو موچەی نەبوو. ئەوانی کە بڵین کوڕیان گەورە بایە و تەمەنی هەبە حکومەت دەیگرت، دەیبرد عەسکەری پێ دەکرد. ڕۆژانە ینی بەیانیان نان دەکەم، نانی تیری بڵین نانی دەستی دەکەم بەیانیان، دوای نیوەڕۆیانیش کولێرەی دەکەم. ئەوەندی توانام هەبێ ئەنجاری 300 کولێرە 250 کولێر، ئەنی زیاتر نا لەبەرەوەی ئێرە دەڤەرێکی ئەوەندا قەڵەباڵق نییە، ئەنی نزیکی شار نییە بڵێم خەڵکەکە دەچێتە شاری نەک بێتە ئێرە. ئەوانە بڵین هەموو خەڵکێکە کە بێ ئیشە، کە بێکارە، کە ژیانی زەحمەتە، لە خانووی کرێدایە، بڵین ئەوانە زۆر کە دێنە لای من زۆر مەمنونی من، زۆریان پێخۆشە، دڵ نەمە مەمنونی تۆی نەگەر تۆ ئیشمان دەدەی. جاری وا هەیە پێیان دەڵم مانگانەتان دەمێ ئاوا ئەمڕۆ بتان دەمێ، جاری وا پێداویستیان هەیە بۆیان پڕ نابێتەوە پارەکەیان دەدەمێ، جاری وا لە لای خۆم بۆیان هەڵدەگرم هەتاکو زۆر دەبێت، یعنی 100 نانم بۆ دەکەن بە 8000. ئەنی منیش وەکو داهاتی شتەکانم داهاتم زۆر نییە، بەڵام فەردەی 10,000 20,000 بۆ من فڕێدەدا، هەر ئەوەندە زیاتر نە. وڵا نانی دەستی دەکەین، نانی تیری دەکەین، نانی تیری و نانی هەورامی. جاری وایە لە بازاڕش مشتریمان هەیە تەلەفۆنمان بۆ دەکەن لە فەخانەیە کەبابخانەیە بۆیان دەکەین نانی بازاڕی، نانی خشت، 3 جۆرە نانی دەکەین، کولێرەش دەکەین. جاری وایە پێمان دەڵێن بە نانەکەمان بێخوێ بێ لەبەرەوەی زەختمان هەیە. جاری وایە پێمان دەڵێن نانەکە بۆر بێت، جۆ بێت، نانی جۆ، ئێمە جوی تورکیان بۆ دەکەین. جوی تورکیان بۆ دەکەین. کاتێک کەمە جوی تورکیمان بۆ کردن ینی مەرتاحترن لەوەی کە نان ناسپیەکەی دەخۆن. ئەنی هەمانە بوشلەر زۆر زەحمەتە بۆ کەسی نەخۆش، ینی شەکرەی بەرز دەکاتەوە.
حەز بە مرتاحی ئەوەی دەکەم کە من ئاوام و یعنی ژیانی خۆم دەتوانم بەڕێوە بەرم هەرچەند زەحمەتیشە لەبەر من خۆم 6 مناڵم هەیە بۆ نمونە هەیە تەلەبەیە خوێنی تەواو کردووە ئەنزانکۆی تەواو کردووە تاعین نەبووە دێ لای من ئیشی دەدەمێ جاری وا هەیە بڵێن خەڵکێکی زۆر دێ بۆ لای من ئێستا دوێنێ و پێرە هاتوون تیانە کرێکار پێستم کرێکارم هەیە بەڵام ئەگەر زەروری وەرت دەگرم لەبەرەوەی من حەزم کردووە ئیشی خەڵکی بکەم بۆ من زۆر ناخۆشە بەڵام لەبەرەوەی خەڵکێک ئیستیفادە لە دەستم دەکا مرتاحم. کاتێک باس لە وڵاتی رووسیا دەکرێت بیرمان بۆ لای بەفر و بەستەڵک و سەرمایەکی زۆر دەچێت بەڵام خەڵکی رووسیا توانویانە ئەو هەلە بقۆزنەوە بە ڕەخساندنی فستیڤال و هەروەها بەڕێوەبردننی چالاکی جۆراوجۆری وەرزشی لەوانە خلیسکانەی سەر بەفر یەکێک لە خاڵە سەرنجڕاکێشەکانی و فستیڤالانە بەشداری کوردانی رووسیایە تێدا. بەڕاستی ڕۆژێکی وەرزشیە لیژنیا ڕاستیەیە یاری سەر بەفر ما هەموو ساڵێک لە مانگی دووە کرێ لە ساڵی 82وانێ بەردەوامە دەستی پێکردووە ئەم ساڵ لەم ساڵێتی وەکۆ من کوردێکی خەڵکی سلێمانیم هەموو ساڵی بەشداریەکەم لە 2007وانێ 2008 بەشداریەکەم هەموو ساڵێک بەڕاستی شتێکی خۆشە و بۆ وەرزشیە ئێمە حەزمان لە وەرزشیە و لەگەڵ برادەر ڕووسەکانمە هەموو ساڵ ئێمە بەردەوامین خۆی 10 کیلۆمەترە هەیە بە 20 دقیقە هەیە بە نیو سەعات هەیە بە سەعاتێک من تقریبان بە سەعات و 20 دقیقە بڕیم 10 کیلۆمەترەکە وەکو وەرزشیم لەبەر ئەوە هەیە بە 2 سەعات دەیبڕێ هەیە بە سەعات و نیەکەی بڕێ مناڵی تێ ئافرەتی تێ هەموو کەسی حەزی لێ ئامادەیە ئەتوانێت پەیوەندی بکات و بەشدار بێ لەم وەرزشەیە. обогнать всех. هەستێکی خۆشە پێشی هەمووان بکەویت و شوێنی یەکەم لە پێشبڕکەیەکی لەم چەشنەدا ببیتەوە. من ئاسوودە و شەرەفمەندم بە ئەنجامەکە. خۆشحاڵم بە ئامادەسازی و ڕێکخستنی ئەم پێشبڕکێ وەرزشیە. ئەم بۆنەیە بۆ من وەک ئاهەنگ وەهایە ساڵانە بەشداری دەکەم. من پسپۆڕی بوارەکەم و مامۆستای یاری خلیسکێنەی سەر بەفرم. لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشداریم نەکردووە. بەڵام لەسەر ئاستی رووسیا چەندین جار خەڵاتم بردوێتەوە. На уровне России, да, участвовала, занимала призовые места. بێکەوە بینەروی سەری بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی هەفتانە بووین لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.